یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 9 جیهانی سێەم ئەم وشەیە لە نیوەی دووهەمی سەدەی 20ەم بۆ ئاماژە بە وڵاتانێک کە دەروەستی ناتۆ و بلۆکی ڕۆژهەڵات نەبوون بەکاردەهێنرا، واتە وڵاتانێک کە لە جیهانی یەکەم و جیهانی دووهەمدا نەدەگونجان. وشەی جیهانی سێەم بۆ یەکەمین جار لەلایەن ئالفرێد سوێی حەشیمەتناس و ئابووریزانی فەرەنسەوی لە ساڵی 1925 بەکارهێنرا. ئامانجی لەم کارە قاتبەندی وڵاتانێک کە لە دەرەوەی بلۆکی سیاسی، نزامی و ئابووری ئەو کات واتە بلۆکەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا بوو. لە دەیەکانی 50 سەدەی 20ەم کە ڕزگاربوون لە داگیرکاری بە خێرایی لە جیهاندا پەرەیدەستاند، دابەشکاریەک لە ژێرناوی وڵاتە پێشکەوتووەکان و وڵاتە پێشنەکەوتووەکاندا پەیدا بوو. ناوی پێشکەوتووەکان بە وڵاتانێک دەکوترا کە بەرهەمی پوخت نەکراوەی سەرانەی نیشتیمانیان کەمتر لە $500 بێت. دوای ماوەیەک وشەی پێشنەکەوتوو بوو بە کەمگەشە یان بەرەو پێشکەوتن و ڕوولەگەشە. لە کۆتاییەکانی دەیەی 1960 کۆمەڵێک وشەی تازە لەمبارەوە لەسەر بنەمای ڕێژەی سەروەت و پێگەی جوگرافیایی سیاسی وڵاتەکان پێشکەشکرا. بەپێی ئەم دابەشکاریە وڵاتە سەرمایەدارەکانی ئامریکای باکوور، ئوروپای ڕۆژئاوا، ژاپۆن، ئوسترالیا و زێنلاندی نوێ وڵاتانی جیهانی یەکەم ناونران و وڵاتانی یەکگرتووی شۆرەوی و ئوروپای ڕۆژهەڵات ئەندام لە شۆرای هاوکاری ئابووری دوولایەنە جیهانی دووهەمیان ناونرا. وڵاتەکانی تری جیهان ناوی جیهانی سێهەمیان پێبڕاوە. پەرویز نیگخا لە کتێبی جاودانە دەنووسێ لە دوای شەڕی جیهانی دووهەم دنیایەکی دیکە بەرچاو دەکەوێ، دنیای وڵاتانێک کە سربەخۆیی سیاسیان چەنگ کەوتبوو لە نێو خۆیان و ئەوانی تریش لە بواری ناوەڕۆکی پەیوەندیەکانی کەرەستەیی و لە بواری سەرجەم پەیوەندیەکانی دەرەوەش وەک جیاوازیەک لە بەرچاو دەگیرێت. ئەمانە خۆیان بە جیهانی سێهەمی دەناسێنن، بەو ئامانجە کە خوازیاری تێکەڵ نەبوون بە جیهانی کۆمۆنیست و جیهانی ڕۆژاوایین. کۆمۆنیستەکان و بەرامبەرەکانیان لە جیهانی ڕۆژاوایی کە بەدوای دیتنەوەی شوێنێکی تازە بۆ بەدواداچوونی کێشە کۆنەکانیان بوون، ئەم نازناوەیان بۆ جیهانی تازە ئازاد بوو لە ژێر داگیرکاری بە شیاوزانی. لەوەش ئەم واتایە دەست دەکەوێت کە جیهانی سێەم جیهانی شیاوی تێکەڵچوونی نێوان بەهێزانی دوو جیهانی ئەوەڵە. لەملایەنەوە سنووری جوگرافیایی نەگۆڕی بلۆکی ڕۆژهەڵات و بلۆکی ڕۆژئاوا لە دواهەمین سەنگەر واتە لە یونان بە شێوەی کاتی پەسەند کرا و لە لایەکی دیکەوە جبهەیەکی نوێ کرایەوە کە بەپێی قسەی کۆمۆنیستەکان لە ناخی جیهانی سێەم تێدەپەڕێ و لەمە بەدووە لە نووسینەکان و تاپۆی سیاسی کۆمۆنیستەکان ئەم پێداگریە دێتە بەرچاو کە هێڵی پێشەوەی جبهەکانی تێکەڵچوونی جیهانی لە وڵاتانی جیهانی سێەم دەبێت. پێناسەی جیهانەکان وشەی جیهانی یەکەم بە وڵاتانی پێشکەوتوو سەرمایەدار یان کاپیتالیست یان پیشەسازی دەگوترێ کە نزیکن لەگەڵ بلۆکی وڵاتانی هاوڕێزی ویلایەتە یەکگرتووەکان لە دوای شەڕی جیهانی دووهەم، بە حەز و ڕەوانگەی سیاسی و ئابووری نزیک و هاوهەست وەکو ئامریکای باکوور، ئوروپای ڕۆژاوا، ژاپۆن و ئوسترالیا. جیهانی دووهەم بە وڵاتە کۆمۆنیست سۆسیالیستیەکانی پێشوو، وڵاتە پیشەسازیەکانی ئەمڕۆکەی ڕووسیا و ئوروپای ڕۆژهەڵات و هەندێک وڵاتانی تورک و هەروەها چین دەگوترێ. جیهانی سێهەم باقی ئەو وڵاتانەیە کە ئەمڕۆکە وڵاتانی بەرەو پێشکەوتنن، واتە ئافریقا، ئاسیا و ئامریکای لاتین لەخۆ دەگرێت. وشەی جیهانی سێەم بریتیە لە وڵاتە سەرمایەدارەکانی وەکو ڤێنێزوێلا و کۆمۆنیستی، وەکو کۆریای باکوور و زۆر پڕسامانی، وەکو عەرەبستان و زۆر هەژاری لەخۆ دەگرێتەوە. وڵاتانی جیهانی سێەم بەپێی فاکتۆری جۆراوجۆر قاتبەندی کراون، وەکو مافی سیاسی، ئازادیە مەدەنیەکان، داهاتی پوختە نەکراوی نەتەوەیی، هەژاری وڵاتان، گەشەی ئینسانی وڵات، ئازادی زانیاری لەناو وڵات. لە ڕاستیدا ئامانج لە جیهانی سێەم وڵاتێکە کە بە هیچ کام لە دوو بلۆکی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات گرێدراو نەبێ.
بۆ کۆمەڵێک لە وڵاتانی تازە سەربەخۆ قارەی ئافریقا و ئامریکای لاتین کە نە لە ڕیزی وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری ڕۆژئاوادان و نە لە ڕیزی وڵاتانی پێشکەوتووی کۆمۆنیست بوون بەکاردەهێنا. زۆربەی ئەم وڵاتانە کە پێشینەی داگیرکاری ئیمپریالیستیان هەیە گیرۆدەی هەژاری و چوونەسەری لە ناکاوی حەشیمەت بوون و لە سازمانی نەتەوە یەکگرتووەکان زیاتر لە 2/3 ئەندامان پێکدێنن. لە دەیەی 1970 هەندێک لە نووسەرانی ڕۆژاوایی وڵاتانی هەناردەکەری نەوتیان بە جیهانی چوارەمی ناودەبرد بەهۆی داهاتی زۆر لە نەوتی هەناردەیی، بەڵام وڵاتانی پیشەسازی ڕۆژاوایی بەرەبەرە بە زیادکردنی نرخی کەلوپەلی هەناردەیی خۆیان و کەمکردنەوەی هاوردەی نەوت بەرهەمی پێشکەوتنی وڵاتانی هەناردەی نەوتیان بێکاریگەری کرد و ئەوانی هێناوە جێگەی پێشووی خۆیان، واتە بۆ جیهانی سێیەمی کشاندنەوە. دوای شەڕی جیهانی دووهەم و دەستپێکی شەڕی سەردی جیهانی بە 2 بلۆک یان 2 جیهانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا دابەش بوو. وڵاتەکانی دیکە کە زۆربەیان پێشکەوتوو نەبوون و زیاتریان لە هیچ کام لەم 2 جیهانە نەدەگونجان بە جیهانی سێیەم ناوبانگیان دەرکرد. هەندێک لەم وڵاتانە چونکە خۆیان لە چوارچێوەی هیچ یەک لەو 2 بلۆکەکانی یەکگرتوو نەدەبەستەوە ناوی وڵاتانی نایەکگرتوویان بۆ خۆیان هەڵبژارد. لە کۆڕی کارناسان و خاوەنڕایان زیاتر وڵاتانی باشوور و وڵاتانی ڕوو لە گەشە و پێشنەکەوتوو بۆ ئاماژە بە وڵاتانی جیهانی سێیەمی بەکاردێن. ماۆ لە ساڵی 1972 قاتبەندێکی دیکەی پێشکەش کرد. ئەو لە تێۆری خۆیدا کە ناسراوە بە 3 جیهانی ئامریکا و شۆرەوی بە ناوی 2 هێزی ئیمپریالیستی لە جیهانی یەکەم دادەنێ و ژاپۆن و ئوروپای ڕۆژاوا، کانادا وڵاتانی خوازیاری پێداچوونەوە لە ئوروپای ڕۆژهەڵات وەکو یوگۆسلاوی و ئالبانی بە جیهانی دووهەم دەزانێ. ئافریقا و ئاسیا و ئامریکای لاتین بە جیهانی سێیەم ناودەنێ. سەرەڕای پێناسەگەلێک کە بەردەوام ئالوگۆڕیان بەسەردادێ، جەوهەری جیهانی سێیەم وڵاتانێک پێناسە دەکات کە ڕێژەی مردنی کۆرپەی زۆر، گەشەی ئابووری کەم، ڕێژەی هەژاران زۆر، کەڵکوەرگرتن لە سەرچاوە سروشتیەکان کەمە و پشتبەستووی چڕیان بە وڵاتانی پیشەسازی هەیە. ئەم وڵاتە ڕوو لە گەشانە لە بواری تێکنۆلۆژی کەمتر پێشکەوتوون وەکو ئاسیا، ئافریقا، ئۆقیانوسیە و ئامریکای لاتین. وڵاتانی جیهانی سێیەم زیاتر لە بواری ئابووری بە وڵاتانی پێشکەوتوو یا ڕوو لە گەشە پشتبەستون و بەگشتی بە ناوی دەوڵەتانی هەژار و ناسەقامگیر کە گەشەی حەشیمەت، بێسەوادی و ڕێژەی مردنی بەرزیان هەیە دەناسرێنەوە و یەکێک لە هۆکارە گرنگەکان نەبوونی چینی نێوەنجی کە میلیۆنان کەس لە چینی خوارەوەی ئابووری و کۆمەڵێکی زۆر کەم لە چینی باڵان کە سامان و سەرچاوەکانی وڵاتیان بەدەستەوەیە. زۆربەی وڵاتانی جیهانی سێیەم قەرزی دەرەوەی ڕێژە بەرزیان هەیە.